بەهۆی نەبوونی میکانیزمێکی گونجاوی گومرگی بۆ ڕێخستنی کاروباری ڕۆژانەیان، شۆفێرانی مەرزی نافەرمی پشتە لە سنووری ناحەی بەمۆی سەر بە پارێزگای هەڵەبجە ماوەی 2 ڕۆژە بە هاوکاری بازرگانان کارکردنیان لە مەرزەکە ڕاگرتووە. ئەم هەڵوێستەش بەڕێوەبەری ناحەی بەمۆی ناچار کرد کۆبوونەوەیەکی بەپەلە لەگەڵ بازرگان و نوێنەرانی شۆفێران ساز بکات. لە ئێستادا شۆفێرانی مەرزەکە بەسەر 2 ئاراستەدا دابەش بوون. ئاراستەیەک داوا دەکات سیستەمی کارکردن وەک ئەوەی هەیە بەردەوام بێت. ئاراستەی بەرامبەریش داوا دەکات ئەولەوێتی کارکردن و بارکردنی کاڵا و شمەک بۆ ئەو شۆفێرانە بێت کە ماوەی زیاتر لە 20 ساڵە لەو مەرزەدا کار دەکەن و باش دەدەن. شۆفێرێک ئاماژە بۆ ئەوە دەکات زیاتر لە 1500 شۆفێر ناویان لە مەرزەکەدا تۆمار کراوە، بەڵام تەنها 400 شۆفێر مانگانە لەو هێڵەدا کار دەکەن. دەشڵێت ئەگەر سیستەمی سەرەپەیڕەو بکرێ ئەوە بە چەندین مانگ اینجا سەرێکیان بەردەکەوێت. باجێکی زۆریان داوە بۆ خەرجکردنی ئەم جادە و چاکردنەوەی ئەم جادە کە تۆ ئەی بینی ئێستا کە بە تەواوی تێکچوو هەڵوەشاوە چەند جارێک هەر لەم شوێنی حازریان مزاهرە کراوە بۆ چاکردنەوەی و داهاتێکی زۆر لەم مەرزەوە ئەڕوا هەتاوەکو ئێستا حکومەت ئامادەیی نەبووە تەنها 10,000 سەرفکا بۆ ئەم جادە پێی چاک بکەنەوە. شۆفێرەکان لە باخەڵی خۆیان و گیرفانی خۆیان و زەحمەتی خۆیان بە سیارەی خۆیان توانیویانە جادەکەنەوە ژەم بکەنەوە و پیایا بڕۆن. ئێستا ئەوانش قابلی قبول نییە کابرا 20 ساڵە لێرە باج ئەدایەکیان لەوانە کە خۆمم هەتاوەکو ئێستا چەند جارێک پارەم لێ وەرگیراوە بە وەسڵ لە ناحێکە هەیە و ئامادەیی هەیە. ئامادە نیم کابرا من توانی و مەجادێک چاکەم ئەو بێ لە پێشی منەوە من بکەومە سەرەوە 1530 و ئەوەندە خەت لە مەرزی پشتا هەیە هەتاوەکو یەک جار سەرەی من بێتەوە گڵابەکەم لە شوێنی خۆی حەسەن هەرجام ئەبێ. دوای کۆبوونەوە لەگەڵ بەڕێوبەری ناحەی بەمۆ شۆفێران بڕیاریاندا لە سبەی نێوە کارکردن لە مەرزەکەدا ئاسایی بکەنەوە. بەڕێوبەری ناحێش لای خۆیەوە ڕایگەیان بەشێک لە کێشەی شۆفێران نۆژەنکردنەوەی ڕێگای مەرزی پشتەیە کە جێبەجێ دەکرێت، بەڵام بەشێک لە کێشەکان لە سەروی دەسەڵاتی ئەوانەوەن. یاسای ئێمە بۆ ئەم بابەتە بریتە لە یاسای سندیکا و دوایەوەش نەقابە جێبەجێیەکە ئێمەش هەما هەنگین، ئێمە لانی سەرکی جێ بڕیاردەر نین، بەڵام لە هەموو حاڵەتەکە ئەمە جۆمان هەم لە شۆفێر گرتووە هەم لە بازرگان گرتووە و لە ئایدا بڕیاردراوەکەوە بە زۆرینەی داواکاری ئەوەی کە بکرێ نەکرێ بەسرە ئێمە جویان لێکنی بەس بەمەرجێ کۆمەڵێک سایقمانەیە مەغدورن شۆفێرمانەیە مەغدورن بۆ نمونە 4 مانگجارێک سەریان نادوو. ئەمە بکەین وەکو فەرزێکن بەسەر بازرگانەکان ئەوانی خاوەنبار و مەسلحەتەکان کە ئەمانش مەغدور نەکەن بۆی کێشەکە چارەسەر. ژمارەی 170 شۆفێران بۆ ئێمە هێنای نوێنەرێک هێنای ئەمڕۆ نوێنەرەکە ئەڵێت 35 کە ئێستا لەگەڵەوەی بکرێ بەسرە. لەگەڵەوەشە ئەوانەی کە ئەوان پیانەڵێن تەرەفداری بازرگانەکانن 400 واژۆیان هێناوە، یعنی ئەوان ژمارەیان چەند بەرامبەرە. کێشەی شۆفێرانی ئەم مەرزە تەنها لە یەک گرفتدا کورت نابێتەوە و خراپی ڕێگاوبان و بوونی ڕۆتیناتێکی زۆر شۆفێرانی تەواو هەراسان کردووە. بە چەشنێک بارەکانیان لە سلێمانیەوە بۆ هەولێر 3 جار قەپان دەکرێت، کاتێکیش ئاودیوی دێگەڵە دەبن پێیان دەوتێت قەپانەکان زۆری سەوز لێرە هەژمان ناکرێت و دەبێت دووبارە قەپانی بکەنەوە کە هەموو ئەمانە ڕووی کات و تێچووی داراییشەوە بووەتە بارگرانی لەسەر شۆفێرانی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی بەمۆی سەر بە پارێزگای هەڵەبجە.